بەناو و یادی خوا سلااو لە هاوڕێانی خۆشەویست هیوادارم لە هەر شوێنێک بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. بەڕێزانم دیسانەوە من هاتماین لە پێیجی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت لە فیسبوک هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت لە یوتیوب دیسانەوە هاتمەوە خزمەت جەنابتان بۆ پێشکەشکردنی باسێکی زۆر گرنگ کە چەند کەسێک پرسیاری لەم کردبوو کە ئێمە چۆن بتوانین کاتێک لەو سایتانەی ئیشەکەین یاخود پارەی بەدەستێنین چه بیتکۆین بی ئەرزی دیجیتال بی چش دۆلاری پێرفێکتمانی یاخود پایەربی کە ئێوە چۆن بتوانن لە هەرێمی کوردستان ئەو پارەی کاتێکە ئیشەکەن لە سایتەکان بە دیناری عێراقی وەری بگرن. منی شەورۆ بە پێویستم زانی کە ڤیدیۆوەک سەبارەت بەمە دروست بکەم بۆ ئەوەی ئێوە بتوانن زۆر بە ئاسانی پارەکەتان لە هەرێمی کوردستان بکەم بە دیناری عێراقی. بە پێویستیشم زانیم ڤیدیۆ لەو کاتە پاش بکەم چونکە ئەزانم ئێوە چاوەڕێی ئەوەن بۆ ئەوەی کاتێک کە ئیشەکەن پارەکەتان بە دیناری عێراقی وەربگرن. جا بەڕێزانم چەند ڕێگە هەیە کە ئێوە دەتوانن کاتێکە لەو سایتانەی ئەرزی دیجیتال بیتکۆین کەش یاخود دۆلاری پایەر و پێرفێکتمانی بەدەستێنن ئەتوانن لە هەرێمی کوردستان چەند ڕێگەیەکەیە کە بتوانن ئەو پارەی بە دیناری عێراقی وەربگرن. بەداخەوە تاکو ئێستا هەرێمی کوردستان لەگەل عێراقیش نەیانتوانیوە کە هەر شەخص و حسابانکی خۆی هەبێت بۆ ئەوەی ئێمە بە ئاسانی بتوانین کاتێک کە هەر پارە لە هەر شوێنێک کە بەدەستێنین شخصیان بخینە ناو حسابانکی خۆمان. بەڵام چەند ڕێگەی تر هەیە کە ئێوەتوانن لەو ڕێگانە ئەو پارەیە بە دیناری عێراقی وەربگرن. بەڕێزانم دوو ڕێگەتان ئەمڕۆ پێێرم بۆ ئەوەی پارەکەی لە هەرێمی کوردستان بە دیناری عێراقی وەربگرن تا کۆتایی ئەم ڤیدیۆی لەگەلم بن. بەڵێ هاوڕێیان ڕێگەی یەکەم ئەوەیە کە ئێوە لە ڕێی سەرافیەکانی ئۆنلاینەوە بتوانن ئەو پارەی بە دیناری عێراقی وەربگرن. ئەویش سەرافی ئۆنلاین سەرافی ئێرانیەکانە واتە ئێوە دەبیت حسابانکی کەسێک یاخود شەخصێکی ئێرانی وەربگرن و معلوماتەکەی وەربگرن و بخنە ناو ئەو سایتەی یاخوا و سەرافیەی بۆ ئەوەی بتوانن لەو سەرافیەی بە ئاسانی پارەکەتان یاخوا ئەرزە دیجیتالیەکانتان بکەن بە دیناری عێراقی. ئێستا هەموو بۆتان باسەکەم کە چۆن ئێوە دەتوانن لەو ڕێگەیەی کە ڕێگەی یەکەمە بتوانن پارەکەتان لێرانە لە هەرێمی کوردستان بە دیناری عێراقی وەربگرن. بەڕێزانم سەرافی ئۆنلاین ئێستا لە وڵاتان هەروەکو سەرافی سنەتی و سەرافی دەستی کاری خۆیەکات و زۆر بە ئاسانی خەڵکان لە سەرافیە ئۆنلاینەکان ئالەگۆڕی دراوەکەن. ئەگەر ئاشنا و خزم و کەس و هاوڕێشتان لە وڵاتی ئێرانیان ئێستا زۆربەی سەرافەکان حسابی ئێرانیان هەیە واتە حسابانکی ئێرانی ئەتوانن بچن لەگە سەرافێک بۆ ئەوەی کاتێکە ئیشەکەن ئەو حسابانکەی لەو سەرافەی وەربگرن ئەگەر بوو ئێوە ئەو کارەی بکات و پارەکە بە ئاسانی دێتە ناو حسابانکی ئەو سەرافەی لە هەرێمی کوردستان و ئەویش لێرانە کاتێکە ڕیالی وەرەگری یا تومانی وەرەگری لێرانە پارەکەتان بە ئاسانی بە دینار هەتوانن لەو سەرافەی وەربگرن. واتە هەموو سەرافێک زۆربەی سەرافەکان نەک هەمووان لە کوردستان لە هەرێمی کوردستان حسابانکی ئێرانیان هەیە و ئێوە ئەتوانن لەو ڕێگایەوە پارەی خۆتان کاتێکە لەو سایتانە ئیشەکەن لە ڕێبانکی ئەم سەرافە لە هەرێمی کوردستان بە دیناری عێراقی وەربگرن. سەرافی ئۆنلاین وڵاتی تورکیاش هەیە سەرافەکانیش ژمارە کارتی تورکیان هەیە کە سەرافە ئۆنلاینیش هەیە لە ئینتەرنێت کە وڵاتی تورکیا ئەتوانن لە ڕێگەی سەرافی تورکیش ئەو پارەی بەڵام لە ڕێی ژمارە کارتی سەرافە. ڕێگەی دوام بەڕێزانەوەیە کە ئێوە مستر کارت ئێستا لە هەولێر دەردێنن لە هەرێمی کوردستان ئێوە ئەتوانن بچن مستر کارتێک بۆتان دروست بکەن و نازان معلوماتم زۆر کەسە نییە داخڵدا و بارەوەش سەرافی ئۆنلاین هەیە کە ئێوە بتوانن لە ڕێی مستر کارتەوە پارەکەتان لە ناو سەرافی ئۆنلاین بخنە ناو مستر کارتەکانتان ئەتوانن ئەوەی بپرسن بخۆم
مسترکارتم هەیە بەڵام هەر لە ڕێی سەرڕەفە ئێرانیەکان ئالوگۆڕی پارەی خۆم بەو مسترکارتەی یەکەم. ئێوە دەتوانن لە ئینتەرنێتە لە شخصەکان بپرسن کە لە ڕێی مسترکارتەوە ئێوە چۆن دەتوانن پارەی خۆتان دیسانەوە لە سەرڕەفەکان بە دیناری عێراقی وەربگرن. ئەتوانن معلوماتی زیاتر لە سەرڕەفەکە بوو. بەڵام ڕێگەی کە خۆم بەکاردینم هەمان ڕێگەیە کە ئەمن لە ڕێی ژمارە کارتی ئێرانەوە هەموو جارێک پارەی دێخمە ناو حساب بانکی ئێران و لێرانە زۆر بە ئاسانی ئەمن بە دیناری عێراقی وەریاگرم. بەڕێزان ئەو دوو ڕێگای هەیە. جا ئێوە یان ڕێگەی یەکەم کەویش ئێران و تورکیە کە سەرڕەفی ئۆنلاینیان هەیە و جێ متمەنە ناو سەرڕەفیانە، و ڕێگەی دووەمیش مسترکارتە کە لە هەرێمی کوردستان بەئاسانی ئەتوانن ئەو مسترکارتەی دروست بکەن و تەنسیق لەگەڵ سەرڕەفەکان بکەن. و زۆر سایتیش هەیە کە لە داهاتوودا بەڕێزانم کە بە مسترکارت ئەتوانن پارەی بەدەستبێنن بۆتان بڵاوەکەمەوە. بەڕێزان سەرڕەفیان بکەمەوەی بۆتان باس بکەم کە ڕێگەی یەکەمە سەرڕەفی ئێرانی ئێکسچێنج 98 هەروەک وابینە لە لای چەپی سایتەکە سەرڕەفیەکەی چەندین جار لێرانە پارەی خۆم وەرگرتیە، واتە بە پارەکەمی هەستە ناو حسابێکی ئێرانی و لێرانە بە دیناری عێراقی وەرگرتیە. زۆر سەرڕەفیەکی جێی متمانەیە. تەماشا لێرانن بەڕێزانم من زۆر جار پارەم لەو سەرڕەفەی چەنێلەکە سابسکرایب بکەن، زەنگولەی تەنشتێدایگرن بۆی هەر کاتێ من ڤیدیۆ نوێ بڵاوەکەمەوە ئێوە ئاگادار ببنەوە. هەروەکو بینم بەڕێزانم لێرانە چەندین جار 80 دلار، 1 دلار، 150 دلار من کاتێکە لەو سایتانە کارم کردووە لێرانە زۆر بە ئاسانی پارەکەم لە کارتێکی ئێرانی لە هەرێمی کوردستانیش بە دیناری عێراقی وەرگرتیە. هەروەها لێرانە من پارەشم کڕیوە لەو سایتەی، واتە پێرفێکتمانیم شارژ کردووە، واتە پارەمی خستە ناوێ. هەمەتوانی لەم سایتانی سەرڕەفی ئۆنلاینەکان پارەی کە ئیشەکەی ئەتوانی بێخێنەوە حسابەکە ئێرانی و هەم ئیشەتوانی لەو سەرڕەفیەی پارەی بشکڕی، واتە دۆلاری بکڕی بە بێخێنەوە سەرڕەفی بە بێخێناو فایر و پێرفێکتمانیەکەت. هەروەکو بینن من چەندین جار لێرانە پارەم وەرگرتووە، واتە پارەم فروشتووە، دۆلار فروشتووە بۆ سایتەی و لێرانە بە دیناری عێراقی وەرگرتووە. لێرانە شەروەکو بینم 55 دلار و چەندین جاریش من پارەم هەر وەکو ببینن دۆلارم لەو سایتەی کڕیوە. هەرکوێرە بینن 100 دلار من لەو سایتەی دۆلارم فروشتیە و بۆ هەموو ئالوگۆڕی ئەو پارانەیە کە من لەو سایتەی بۆ ماوەی 6 مانگ ئەنجامم داوە، واتە توانن ئالوگۆڕی دراوەکانتان لەو سەرڕەفی ئەنجام بدەن. بۆ نانووسین لەو سەرڕەفی لە گوگڵا سێرچەکەین ئێکسچێنج 98. کاتێکە سێرچیت بەڕێزم یەکەم ئەو سەفحەیە، کاتی ئەو سەفحەیە لێرانە لەسەر ئایکۆنەشینەی کلیکەکەی سەبتناو بەڕێزانم ئەو سەفحات بۆ بیتەوە. هەروەکو بینی لێرانە ناوی ئەو شەخسەی کە ناوەکەی لەسەر ژمارە کارتی بانکەکەیتی ئەگەر ناوی باوی ژمارەی کە ڕەمزی بخۆدانێت، ژمارەیەکی نهێنی، ژمارە تەلەفۆنی ئەو کەسەی، ژمارە تەلەفۆنی ئەو کەسەی دواتر کە ژمارەکەت نووسی کۆدێک بۆ ئەو ڕقەمەیە چیتووە و کۆدەی لێرانە داخیلەکەی و دواتر لەسەر سەبتناو کلیکەکەی. کاتێککە کلیکت کردی ئەو سەفحەیە بەشە گرنگەکانی ئەو سەرڕەفیات پێرێم لە بەشی حسابی کاربەریە لێرانە کلیک لەسەرەکەی بەڕێزم لێرانە لەو بەشی یەکەم تەبی لێرانە کاتێککە کلیک لەسەر و ئایکۆنەشینەت کرد تەبی لێر حساب بانکی ئەو کەسەی بێ معلوماتەکەی بدەیە ئەو سەرڕەفیەی بۆ ئەوەی لەو سایتەی تۆ بتوانی کڕین فروشتن لەو سایتەی ئەنجام بدەیت و داشبۆردیش کە سەفحەی خۆتە لێران ئەتوانی ئالوگۆڕی پارەی بکەیت بۆ نمونە بیتکۆینت هەیە توێ بفروشی فروشی لێدەی کلیک لەسەر ئایکۆنەشینەکەیەکە لێرە عەدەدی بیتکۆینەکەی ئەنووسی، جانتای پارەکەت ئەنووسی و لێرانە پەرداختەکەی پەرداختی سەری ئەو پارەی یەکسەرە چیتە ناو حساب بانکی ئەو کەسەی کە ناونیشانت دایتە ئەو سایتەی. بۆ نمونە پایرت هەیە لێرانە دۆلارەکەی ئەنووسی، عەدەدی دۆلارەکە چەندت دەتوێ، لێرانە جانتای پایری خۆتە نووسی و پەرداختی سەری لێدە و ئەو پارەی بە تومەنە چیتە ناو حساب بانکی ئەو کەسەی کە ناونیشانت دایتە ئەو سایتەی ئەو سەرڕەفیەی. بەڕێزانم
چنەوە سەر بەشی داشبورد دەتوانن زۆر باسەنە ئالۆگۆڕی لێرانە دراو بکەن ئەرزە دیجیتالیەکان بکەن وەکو پێرفێکتمانی وێبمانی پایر بیتکۆین ئەتێریۆم ڕۆبل تەتەر بیتکۆین کەش پێیپال هەتا یۆرۆش تان لێرە ئالۆگۆڕی بکەن یان ئەتوانی دۆلاریان لێ بکڕی لێرانە هەر لەو بەشەی ئەوە فروش ئەوە خەرید واتە ئەتوانی بفروشی ئەتوانی بشکڕی لێران بەڵام تەبێ ئەو حساب کارتی بانکی ئەو کەسەی بخنە ناو سایتەی ناونیشانی ئەو کەسە بخنە ناو سایتەی بۆ ئەوەی بۆ بتوان بە ئاسانی ئەو کارانە ئەنجام بدەن ڕێگەی دووەمی شەر وەکو گوتم مستر کارتە کە بپرسن و ئەتوان لە ڕێی مستر کارت و ئەنجام بدەن بەڵێ هاوڕێیان سوپاس بۆیەوە تاکو ئێستا بینەری ئەم ڤیدیۆی بوو سوپاسانەکەم پێویستم زانیکەم ویدیۆ بۆیەوە باش بکەم بۆ ئەوەی بۆیەوە بەخۆم ببیتەوە کە چۆن لە هەرێمی کوردستان پارەکە داوات بکردن ئیتر هەر پرسیارێک هەر کومنتێکە لە یوتیوب چەنێلی یوتیوب لەژێر نامەکان بۆ بنووسن من بە چاوان جوابتان دەدەمەوە و من لە خزمەتێوەم هەر کەسێک ئیشی بە من بیتۆ بۆ نەقلکردنیان پارەیە من لە خزمەت دووەم و دەتوانم بۆیەوە پارەکەی کاتێکە ئیشەکەن نەقل بکەم و لێرانە بە دیناری عێراقی وەری بگرن ئیتر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەن